تایبەت بەم تۆمارە دەنگیە کە هی بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانیە گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ میوانمان ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دموکراتی کوردستانم کاتت باشکاگاری بێگومان ئەمڕۆ بڵاوبوونەوەی ئەم دەنگە شۆکێک بوو بۆ هەموو لایەنێک و ئەوەی کە زیاتر شۆک بووە پێی لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستانە. جا دەمەوێت بزانم پێش هەموو شتێک بۆچی بە ئینگلیزی قسە دەکەن و بۆ بە کوردی قسە ناکەن. بەڵێ زۆر سپاس. وڵاهی من ینی بۆ شخصی خۆم ئەم مۆزوعە شۆک نەبوو لەبەروی ئێمە ڕابردویانە ناسینەمانە. ئەمە یەکەم جاریان نییە کە دەست بەرم بۆ تەزویر لە بانگەشەی هەڵبژاردنە. ئەوەی کە بۆچی بە ئینگلیزی قسەکەن دیارە لە کوردستان نەبوون لەدایک و لە کوردستان گەورە نەبوون، نامۆن بەم کۆمەڵگەیە بە بیر و باوەڕەکەی، بە بیئەکەی، بە فەرهەنگ و بە کەڵتورەکەی و بە زمانەکەی. ئەوە هۆکارەکەی ئەوەیە. بەڵێ کاگاوی مەبەستم لاوەیە کە شۆک مەبەستم لە خانوادەی سەربەرزی شەهیدانە، خانوادەی ئەنفالەکانە، مەبەستم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەڵام ئەوەی کە هۆشیار بێت، ئەوەی کە دەزانێت ڕابردویان بزانێت بەم جۆرە شۆک نابێت. بەڵام لەوێ کە ناوی پێشمەرگە، ناوی خانوادەی شەهیدان، ناوی خانوادەی ئەنفال دەهێنن، ئەمە بۆ خانوادانە تووشی شۆکیان ناکات کە لە بانگەشەکانیان بانگیان دەکەن، ئاڵیان پێ بەرز دەکەنەوە. دەبێ مۆقفی ئەو خانوادانە چی بێت؟ وەڵاهی دڵنیابە کە خانەوادەی سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوان حتمما لە 20 مانگە تۆڵە لەمانە ئەکەنەوە. یعنی بڕوا بکە ئەو شانەی کە بەکاری هێنن ئەمەندە یعنی نزمە. من ناتوانم لەسەر شاشەکەی ئێوە، من ئینگلیزی تێگەم، یعنی ئینگلیزیە زانم، ناتوانم تەنانەت ڕووم نایە تەرجمەی کەم بۆ کوردی. تەسەور کە جا تۆ وا بڵێ بەچێ بە ماڵی شەهید و بە ئەنفال کراوان، یعنی ئەمەی کە ئەمڕۆ هەیە، ئەم هەڵبژاردنەی کە ئەکرێ لە سایه خوێنی شەهید و خەباتی ماندوونە ناسانەی هێزی پێشمەرگەی کوردستانە. ئەگەر تۆ منەتت بەمانە نییە، تۆ هاتوویتە سەر حازری، تۆ لە لەندەنەوە سواری تارەوەی هاتووی لێرە نیشتویتێتەوە، خۆت کردووە بە ساحەبی شتێکە هی تۆ نییە، تۆ بێگانەی بەوە. جا بۆیە دڵنیابە خەڵکی کوردستان و بە تایبەتی بنەماڵی سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوان و بنەماڵی پێشمەرگە لە پێشەوە پێشمەرگەکانی یەشێتی و ئەو شەهیدانی کە لەسەر یەشێتی ماڵن لە پێش ئەوان تۆڵیان لێکەنەوە. دەبێ ساحب کەرامەتن، نایڵت بەم شێوە کەرامەتیان بشکێنرێ. باشە کاگارین جەناب تەڵێ من ئینگلیزی تێگەم و ئەوەی کە ئەوان ئەیڵێن هەر ڕووی چۆنەڵە لە کوردەواری خۆمان ڕووی مەجلیسی نییە، بەڵام ئەمە نیشاندەری ئەوەیە کە هێشتا لە وەرگێڕانەکەش حرمەتی ئەو خانوادانی شەهیدانە گیراوە. ڕەنگە بەشێکیان هەر زمانی ئینگلیزی نەزانن، بەڵام کەسانێک هەیە کە بەو شێوازەی کە خۆیان قسەی لەسەر ئەکەن وەرگێڕانیان بۆ بکەن. ئەمە نیشاندەری ئەوەیە کە ڕێزی خانوادەی شەهید ئەنفال ئەوەندە گرانە لە وەرگێڕانەکەش بەو توندیە، یاتوانی بڵێ بەناسکی تەرجمە کراوە، بەناسکی وەرگێڕانی بۆ کراوە. دەبێ خەڵک چۆن بتوانێت ئەم جارە پارتی دموکراتی کوردستان کە لیستی 190 لیستی شەهیدانە ئەنفال کراوانە چۆن سەر بخات، چی بکات بۆی کە سەری بخات، بۆی کە جارێکی تراوە بێڕێزی بەرامبەر نەکرێت. بەڵێ وەڵاهی من خۆم تەمان لە بنەماڵی شەهیدم، بۆیە معاناتی ماڵی شەهید زۆر باش دەزانم. بەڵام ئەگەر من بڕیار بەدەست بوومایە ئەو نەسەی کە ئەو زمانی کە ئەوان قسەی پێەکەن ڕێگەم کردەوە بە کوردی بۆ ئەوەی ئەو بنەماڵە سەربەرزانەی شەهیدان و ئەنفال کراوان بەجۆی خۆیان جویان لێ بێ بە چه زمانێکی زبر و سووک بێڕێزی بەرامبەر ئەو بنەماڵە ناکەن. ئەنجا بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بە یەک جوابیان باتەوە بڵێ ناتوانن، پێویستە دەنگ بیەن بە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان، حیزبی خزمەتکاری خەڵکی کوردستان. ئەوە پێویستە بکرێت، نەک هەر لە سلێمانی، لە سەرتاسەری هەرێمی کوردستان.
ئەوە ڕێگەی تۆڵە سەرنەوەیە، ئەوە ڕێگەی تۆڵە سەرنەوەی تۆڵە سەرنێکی نەرمونیان و دیموکراسیانە. باش ڕێگەی عنف و بڵین کوشت و کوشتار و ئەمانەوە. باش کاگاری بێگومان دەمێکە لە کوردستان 24 لە هەر کەناڵێکی کە خەمی کوردبوون و قواری هەرێمی کوردستانی هەبێت هاوار کراوە، باس کراوە، میوانی لەسەر بانگێش کراوە کە ئەمان تەنانەت هەوڵی ئەوەیان داوە کە قواری هەرێمی کوردستان بسڕنەوە یاخود کاریان بۆ ئەوە کردووە پشتڕاستی ئەوە بکەنەوە یاخود چاڵساغی ئەوە بن کە ئەم قوارەیە ترازانی تێبکەوێت یاخود بژێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستانیان کردە ئامانج، قوتی هەرێمی کوردستانیان کردە ئامانج، شایستەداریەکانی هەرێمی کوردستانیان کردە ئامانج. هەموو کات ئەمانە لە کوردستان 24 و هەر کەناڵێکی تر کە ئینتیمایەکی نیشتیمانی هەبێت بڵاو کرایە، بەڵام ئەم بەڵگەیە شتێکەکە بۆ هاوڵاتیان زیاتر ڕوونی ئەکاتەوە. ئەمە ئێستا بە وشەیەک ئەوترێت ئەتوانین باسی ئەوە بکەین بڵین ئەیترەوانی کە لە گوێی گایان وستون چۆنەڵێ بەهۆش دێنەوە بەم تۆمارە دەنگیە بەهۆش دێنەوە دووپاتی ئەواکەن و کە پارتی دموکراتی کوردستان و ئەم کەناڵانە هاواریان بۆ ئەوا کرد کە ئەم حزبە ئەم لایەنە دەستێکی لە پشتە کارێک ئەکات بۆی کە قوارەکە بچووک بکاتەوە یان هەر نەیهێڵێت. ئەزانی تۆڵی محاولەیان کردووە یعنی بەس محاولەکە نییە یعنی چاوساغی خەڵکی شۆڤێنیست بوون خەڵکی داگیرکرد بوون ئەو 16 ئۆکتۆبر باشترین نمونەیە ئەو محاولاتانی کە کردیان موچە لە بەغاوە بیرێ یعنی هەر وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دەورێکی نەمێنێ ئێمانە هەمووی بە ڕۆژی ڕووناک خۆ لە بەرچاوی خەڵکا کراوە بەڵام ئەمەشی هاتە سەر یعنی ئەو مەلەفە جوانەی کە هەیان بوو ئێستا ئەم تۆمارە دەنگێشی هاتە سەر و بە قەناعەتی من یعنی ئەمە پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێ نەکرد لەلایەن خۆمانەوە لەلایەن کۆمسیۆنەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە لەلایەن نوێنەرانی وڵاتان لە ڕێگەی کۆسڵخانەکانەوە یەکێتی ئەوروپا و ئومەمی متحیدە لەبەرەی ئەمە بە ڕۆژی ڕووناک بە بەڵگە پێشێلکاری هینی هەڵبژاردنە و دیزاینکردنی نەتیجەی هەڵبژاردنە لە پێشوەختە ئەو هۆکاری کە ئێمە وەختی خۆی ینی کە ڕازی نەبووین ئەوی لە دەی شەشە هەڵبژاردن بکرێ ئێمە ئەمانزانی چی بەڕێوەیە بەڵام دیارە ئەم برادەرانە حتمما لە تەزویرکردنە بەس پلان ئەیان نەبووە حتمما پلان بیشیان هەبووە ئەمە پلان بیەکەیە ئەو نیە خوازانێ چێ وعدی پیاون توێتی 30 کورسیتان مسۆگەرە خەڵک بچێ بۆ دەنگان و نەچێت ئێوە هەر سیەکەیەنن ئەمە کارەساتە بەڕاستی باشە حەق بوو دەستگای بڵین کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق هەر یەکێتی نیشتیمانی کوردستان نێڵێ بەشدار بێ لە هەڵبژاردن باشە کاتە جەنابە دۆکو بۆچوونی خۆت پێ دوای دۆخی هەڵبژاردن چۆنە بێت هەڵبژاردن ئەنجام بدرێت هەڵبژاردن حتمما بەڕێوە ئەچێت بەڵام ئەمانە لایەنێکی تریشی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دوو پەتیاریەکە لە عینی کاتە یعنی قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک ئەو هاوڵاتیانەی کە ئەندام و دۆستی یەکێتین لەبەری خۆیان بڕیار بەدەست نین سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی زانەیە نەتیجەی انتخاباتەکە چۆنە بێت لە قوڵایی دڵیا حەزەکە هەڵبژاردن نەکرێ جا بۆیە لات سیر نەبێ کە بە موامەرەیەک بە سیناریوەیەک بهێنە پێشەوە بۆی کاڵبژاردن نەکرێ باش کە ئەو کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان لێ بەرپرسیارە باشە کاک ئارین باشە بۆچی یەکێتی هەوڵی تەزویرکردن بەلا ڕێبردننی هەڵبژاردن و هەتا تەنانەت پرۆسی هەڵبژاردنیش ئەوێت بەم شێوەیەکەوەی کاوەکو جەنابەت ئاماژێ پێکرد ڕەنگە سیناریوەیەک هەڵبژێرێ بۆی کە هەڵبژاردن نەچێ بەڕێوە خۆ ئەوان لەناو حکوومەت بەشدارن خۆ ئەوان تەنانەت پۆستی زۆر باڵاشیان هەیە بۆچی یادەوێت دوا بکەن کێشەکان لەکوێیە ئەگەر بە من بڵێ لەم 5 ساڵی ئەخیرە لە کابینەیەوە ئەوەی کە ئەم حکوومەتەی بردووە بەڕێوە بە دەرەجەی یەک پارتی دیموکراتی کوردستان ئێمە بووین ئەجا بزوتنەوەی گۆڕانە ئەوانی تر بەبێ یەکێتی لە کابینەی نۆهەمە هیچ هوەرێکی نەبووە جگە لەوەی کە وەکو معارەزە
لە سلێمانیەوە هەستن تەسریحات بن ئەویش نەک لە ڕێی بڵێن تریبیونێکی میکرۆفۆنێکی پڕ لە ئەتەکێتی دیموکراسی و حکومڕانی لە فەیسبووکەوە لە تویتەرەوە وەکو بڵێ ئەوە نیە خەڵکێک هەیە ڕێیەکی هەیە دەریە بڕێ هاوڵاتێکی سادە ئەمانیش لەو ڕێەوە حکومڕانیان کردووە ئەمەی کە ئینجا بێمە سەر ئەوڵی بڵێن بەشی یەکەمی پرسیارەکە بۆچی ئەماکایشەتی بۆچی ئەم تەزویراتانە لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر تەزویری بۆ نەکرێ دە کورسی نایانێ دڵنیا بلەوە ئەمە هۆکارەکەی ئەوەیە ئەوە زعفە ئینسان کە دڵنیا بوو لە خۆی هیچ پێویست ناکە بڵێن هەستێ تەزویر بکە باش بەڵامگارە خۆیان نەزان نۆزئی خۆیان چۆنە وەی پێویستیان بە تەزویرە باش کاگاری پێ دوایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتر پیرۆزیە لە کوردستان ما بەدەستی بۆ نەبردبێت و تەشیری پێ نەکردبێت و سوکایەتی پێ نەکردبێت چونکە ئیتر لووتکەیە خوێنی شەهیدان لووتکەیە خوێنی ئەو کەسانی کە چوونەتە ژێرگڵ و ئەنفال کراون ئیتر شتی ترمە یەکێتی بیکات ماوە هێشتا ئەزانی من وەکو پارتیەک بەڕاستی پێم ناخۆشە هەموو یەکێتی تاوانبار کەم بەمە لەبەری لە ناوێ یەکێتیە هەتا ئێستاش دنیایەک بنەماڵی شەهیدی تایە پێشمەرگەی دێرینی تایە و پێشمەرگەی فعلی تایە ئەمانە خەڵکانی نیشتیمان پەروەرن ڕوات بێت ئەوانە یەکێتە ڕەسەنەکان حەزیان لەم تەسریحاتە نییە حەزیان لەم ئوسلوبەی سیاسەتکردنە نییە حەزیان لە تەزویر نییە خەڵکی نیشتیمان پەروەرن خەڵکی دڵسۆزن ئێ باشە خۆ ئەمانە کە بێ حورمەتیە ئەکەن بەرامبەر ماڵی شەهید و پێشمەرگا یعنی لە ناوێ شێتیە هیچ بنەماڵەیەک نییە کە شەهیدی یابێ ئێوە لە پێشە بێ حورمەتیە بەرامبەر ئەو شەهیدانی کە بڵین کە سوکاریان ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانن بە هەمان شێوە پێشمەرگا ئەوە بۆیە ینی ئینسانە بێ وریا بێ هەمووی نەخاتە یەک بەرەوە ئێستا یەکێتی دوو بەرەیە بەرەیەک ئەوەیە کە جۆل لێبوو لە تۆمارە دەنگەکەیە بەرەیە کە بە قەناعەتی من زۆرینەن بەڵام بێدەسەڵاتن خەڵکی نیشتیمان پەروەر و ساڵح و یعنی زۆر دڵسۆزن بۆ ئێمە بۆ کوردستان باشە کاگارین ئەگەر بکرێ یەک پرسیار لە جۆنابتەکەم بە کورتی وەڵامم بدەیتەوە ئەڵێ تەور تا دەستەکەی لە دار نەبێ ناتوانێت دار ببڕێتەوە کاتێکە بینین کە یەکێتی ئاواتە شیر بە کورد دەکات بە پێشمەرگە بە ئەنفالی ئەکات سوکایەتی پێکات ئەمە نیشاندەری ئەوەیە کە یەکێتی هەموو هەوڵێک ئەدات تەنانەت لە هێزی دەرەکیش داوای ئەوە کات کە پارتی پەنا بۆ ئەوە بدات کە پارتی بێهێز بکات ئەزانی ئەوەی تاقی کردەوە 16 ئۆکتۆبر تاقی کردەوە و یعنی هەستا بوو بە پیاوی هی حەشتی شعبی و شۆڤنیستی عەرەب بینیمان نەتیجەکەیچی بوو بۆی سەر نەکەوت بۆیە ئینسانی عاقڵ لە تەجروبەشت فێرە بێ یعنی حەقا یەکێتی لەوە تێبگا don't even think about it هەر بیریشی لێ مەکەرەوە خەون ببینە بەوەی کە پارتی نامێنێ بەڵام ئەوە خەونە هەرگیز نایەتە دی بەڵێ ئێمە سپاس دەکەیت بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقی 4 پارتی دموکراتی کوردستان میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئێوەش